سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز گەڕاینەوە بەرنامێکی نوێی مایکە سوورەکەتان پێشکەش ئەەکەم کۆمەڵک خەڵات و دیاریم پێ و پرسیار دەکەم بۆ هیوام زۆرترین کەس بتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان من باشین بپرسین. سڵاو لێبێ باشی خاتونگیان سپاس دەکەم نای بەڕێزە موناخان لە ماژدی مۆڵ کار دەکەنیان ئێوە ستافن بەجیا نا ئێمە ستافن بەجیا باشە ڕۆژانە دێنە ئێرە هەموو شەیەک دێنە ئێرە هەموو شەوەک دێنە لێرە زۆر باشە مرتاحی لەگەڵ ئیشەکەت زۆر خۆشە باشە ئەوە هیچ پێشتر دەورەتان بینی ویان لێرە فێر بوون نا بەخۆمان فێر بوون بۆ خۆتان فێر بوون لە چەند کەس پێک دێ گروپەکەتان لە تقریبا زیاتر لە 25 لەسەرەوە زۆر ماشەڵڵاتان لێ بەمووی کچ و کوڕی گەنج ماشەڵڵا و نەجوانە نەڵی گوڵن سپاس دەکەم شتێکی خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردن ڕوویدا بێ شتی خۆش ڕوو ئەیاد وایە ڕۆژانە ئەرە بەخۆی مانزی ڕەمەزانەمە یعنی ڕۆژی مبارەکە باشە من وەکو مەولانە باشە هەر نمایشی خۆم دەکەمەوە باشە لەلای ستافیمان بە ناوی ئەربیل فلکلۆر ئمە ئیش دەکەین نەک بەس لە ستافەکان لە مەطعمەکان لە خەنەبەندان لە هەموو جێکی زۆر چاکە لە شتان ساوێ هەر بەم نمایشە بەشداریەکە لە خەنەبەندان و بۆنەکانی تریشە هەموو شتی زۆر باشە لەگەڵ پرسیار و وەڵام چۆنی باشی زیرە یەتوانی وەڵام بیتەوە باشە ئەگەر نەزانی بە شتێک خۆشم بۆ باسکەی باشە پرسیارەکەمان سەیرانگای چەمی ڕێزان سەر بە کامە شارە نازانی باشتێکی خۆش لە شتێکی خۆشم بۆ باسکە ئاسانکاری بووەکەم ببیتە خاوەن خەڵات باشە ئەمێ لە هەموو ستافی من بوو زۆر نانی دەخۆم والله تقریبا لێک ڕۆژ دەتانم یەک مانجەڵی دۆڵمە گەورەی بخۆم ئەی ماشەڵڵا بەخۆی زۆری دەخۆم ئەوەی زۆرە جوڵی ماشەڵڵا دەستە خۆش بێ سەرکەوتەبی یەکجار تێمێ باشە سلێمانی هەولێر دوهۆک مەقسەد کامە شار گەورەیە بەڵێ نا سەیرانگای چەمی ڕێزان سەر بە کامە شارە سلێمانی هەولێر دوهۆک دوهۆک بیگۆڕە مەقسەدت ئەوەی بوو کامە یعنی سەر بە کامە پارێزگایە ئێستا سەر بە کامە پارێزگای سلێمانی دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان پێبەن بۆ ئەو گوڵە جوانە زۆر خۆشحاڵ بوو ئەمنیش وەڵا سپاس دەستە خۆش بێ ئەوە خەڵاتی کۆمپانیای گوڵبەرگە بۆ بەڕێزت هیوادارم بەدڵت بێ زۆر سپاس دەکەم بابچمە لێم ڕووکچە جوانانەی تر سڵاو لێبێ باشی ناوی بەڕێزە زیزۆ هەر ناو زیزۆە بۆ زیز بووین زیزۆ معنای خۆی هەیە معنای خۆی یعنی چی زیزۆ بە تورکی یعنی بێکەس تەنها غەریب ئەیان بێکەسیشی تەنیا یان غەریبی کام یاری بێکەسم نا ئیشەڵڵا قەت بێکەس نابی تەنیاش نابی غەریبیش نابی باشە گیانەکەم ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی هەرەو کارە دەکەی هەرەو کارە دەکەم ناخوێنی ناخوێنم زۆر باشە مرتاحی لەگەڵ کارەکەتە زۆر خۆشە بە حەزی خۆت ئەو کارت کرد بە حەزی خۆ زۆر باشە لە ش ساق بێ جلەکانتان ئەوە تایبەتە بە چ شتێک بە چ وڵاتێ هەر بەخۆی متەکید نیمە بە زیاتر جلەکان بە ئەوەی کوردیە تایبەتە بە کوردستان باشە دەستان خۆش بێ تۆ لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی بەخۆی هیوادارم باش بوو هیواداری باش بی شتێک خۆشمان بۆ باز ناکەی هیچ نییە دوگۆرانێکمان بۆ بڵێ وەڵە دەنگە خۆشە عیبی نییە باشە پرسیارێکە لە یەکەم شاخی سارا لە کامە قەزایە خۆ ناوم سارایە پرسیارەکەش منێ خۆ ئاسانکاری نییە شتێکی خۆش پێشکەشکە ئاسانکاری بۆکەم باشە بەس نازانم وەڵا برێم کێیە حەز لە دەنگی کێیە ئەحمەد خەلیل بەرەندێکی ئەحمەد خەلیلمان بۆ بڵێ ناتخوا لەسە گۆرانی ئەیچی باشە نوکتەیەک بە سەراتێکی خۆش
قەت تووشی شتێک بوویت لە کاتی کارکردنا ئاو هاکە لە ئیڤێنت و شتێکا بەشداریتان کردبێ نا تووشی شتێکی نەوی زیادە زۆر ناخۆشە هەنێ وەقی زۆر ئێحرازکەرە باشە ئاسان کاریت بۆکەم پرسیارەکەمان شاخی سارە لە کامە قەزایە قەزای چەمچەماڵ قەزای دوکان قەزای قەرەداخ چەمچەمە بیگۆڕە دووبارە شاخی سارە لە کامە قەزایە قەزای دوکان قەزای چەمچەماڵ قەزای قەراخ بەرهەمی جوان و ڕاقینا و هەموو لە چیاکانی هەورامان دوکان دوکان تەواو تاکیدی پێت نەکرد دەستخۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم دەنێ بۆ ئەو بەڕێزە بۆ ئەو کچە جوانە زیزۆگیان فەرموو ئەوە خەڵاتی حەمەمارکێ بۆ بەڕێزت زۆر خۆشحاڵ بووم سوپاس بۆ بەشداریت کاتێکی خۆشحاڵ لەگەڵ سوپاس دەکەم چۆنی کاکە گیان باشی ئەو دەفەت پێ ئەتوانی بۆمان لێبێ یان بەس بۆ دیکۆرە دیکۆرە دەزانم لێدەم بەس حەز ناکەی حەز ناکەم باشە ناوت چییە؟ گۆرانی بۆڵێ باشە ناوت چییە؟ ژیان ئەڵڵا ناوەکە چەند خۆشە ژیانت خۆشەوێ؟ زۆر زۆریش ئافرین ژیان ناوەکی تایبەتی هەیە لە بۆ وایە ناوەکی زۆر زۆر تایبەت شەڵا ناودارەبی تەمەند درێژ بی ئەو ناوە خۆشە کێ لی ناوی دایکە دیان باوکرد خوش کرد ئەی گیان جا برا چەند خۆشە ئیستە لای خۆشک خوشکەکەتە خۆشەوێت تۆش هەر زۆر زۆر خوشکەکەم لە کنەمش هەر زۆر زۆر بە تایبەتە لە کنەم زۆر زۆر ڕبی خوا لێکتان نەکەوت تەمەند درێژ بنی شەڵا هەردووکتان وتە گۆرانت بۆڵێم گۆرانی کێم بۆڵێ چ گۆرانێک دێتەوە بەخۆم بەدڵی خۆت. برای هونەرمەندیمە وەڵڵا کێیە؟ برای سەد گاواری کێ؟ سعید گاواری ڕێزمان هەیە بۆی حەزەکەی گۆرانێکی مامتمان بۆ بڵێیتەوە فەرموو مشکلە نییە فەرموو ئەس کوردستانم بۆ کاجیهانم جێمێرانی شەرگرانم ئەس کوردستانم بۆ کاجیهانم جێمێرانی شەرگرانم کانیاژینێ وەرێ هەبوونێ لێڤیاوەمە ڕۆژێ دەردینێ کانیاژینێ وەرێ هەبوونێ لێڤیاوەمە ڕۆژێ دەردینێ ئەی دەنگە خۆش بێ ماشەڵا دەنگە زۆر زۆر خۆشە زۆر تایبەتە دەنگە زۆر هەموو بۆم دەنێ بەستم نازانم پێم تەعەجبە ناوەڵا وایە زۆر زۆر خۆشە دەنگەکەت هەوڵت نایەوە لە بواری گۆرانی و مۆسیقایە کار پێ بێت لە گیتار لە ینی بەخۆم عازفی گیتار و سازشم ئەی دەست خۆش بێ مۆسیقام خوێندیە بەخۆم بەڵێ هەتا چەندت خوێندووە بەخۆم پۆل بەڵێ بەخۆم هەتا پۆلی دەم خوێندیە بەس ینی چوومە دەورەکانی مۆسیقا بە جوانی بەکاردێن دەورەت بینیوە بەرێ دەستە خۆش بێ سەرکەوتوبی پرسیارێکی لەکەم بۆ هیوایان ببیتە خاوەن خەڵات ناوی شوێنێکم پێ بڵێ بە بانە کۆتایی بێت بانە؟ بانە والله زەحمەتە بانە بەڵێ ئاسانە لە سنووری پارێزگای هەولێرایە بانە سەر بە قەزای سۆرانە سۆران شەقڵاوە؟ نە ئاخیرەکەی بە بانە بێت بانە کوێبانە ترەبانە؟ کوێ؟ ترەبانە؟ نا بەداخەوە وەڵامەکە نەزانی سوپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش و خوار لەگەڵ زۆر سوپاس بۆ بەڕێزم سڵاو لێبێ السلام عليكم دادي باشی خاتون گیان سلامت سپاس دەکەم نای بەڕێزە سميرة عباس سەمیرە ئەباس بەڵێ. خەڵکی ڕۆژهەڵات ڕۆژ هەڵاتی بەڵێ. بە زمانتا دیارە ئەو کڵاو جوانش کردی سەرم وتی لەگەڵ جلەکاندا ئەو جوانە یاڕەبی پیرۆزت بێ. خۆشبی بە قوربان سپاس دەکەم سلامت چەند ساڵە لێرەیت لە باشووری والله ئەمە هەر لە ڕۆژهەڵات دەژین بەڵێ. بەڵام لە بۆ فستیڤاڵان دێنە باشوور بەشداری بەڵێ. دەکەین و خەڵکیش پێشوازیمان لێ دەکەن یاخوا بەخێر مەسەر سلامت سەر بێ. چاو سپاس. یعنی تەنها لە کاتی فستیڤالەکانە بەڵێ، سەردانەکەن بەڵێ. چ شتێکتان هەیە ئێوە لە فستیڤالەکانە بەشداری پێ بکەن والله ئێمە یەک عایلێن هەر یەک و بە کەس بە شتێک بەشداری دەکەین هەندێکمان بە خواردن هەندێکمان بە ئەکسسوارات و هەندێکمان بە ئەشیای دەستی دەستان خۆش بێ کارە دەستیەکان خۆتان
دروستی ئەەکەن لە باڵە ماڵە بەڵێ ئیش دەستەکانیشی خۆمان دەشتان ساخۆجا ماشەڵڵا کوردانی ڕۆژهەڵات دەستڕەنگینن هەم لە خواردن هەم لە شتی ماڵە هەم لە ماڵ ڕازانەوەیە دەستان خۆش بێ سەلیقەتان زۆر جوانە ماشەڵڵا من زۆر خۆم زۆر معجیبی کوردانی ڕۆژهەڵات و کوردانی هەر چوار پارچی کوردستان بەڵام بە تایبەتی کوردانی ڕۆژهەڵات کە سەلیقیان بۆ خواردن ڕازاندنەوە و بۆ ماڵ و بۆ جلوبەرگ و زۆر جیاوازە سەلیقیان زۆر جوانە سەلامت بیەخەوڵا کورد لە هەموو شوێنەکە ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بێ ئافرەتانی کورد لە هەموو وڵاتانی دنیا بەڕاستی سەلیقیان زۆر جوان لە هەموو وڵاتانی دنیا بەس کوردەکان زۆر وایە ئافرەتی کورد جیاوازە لە هەموو ڕۆیەکە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن کارەکەتت خۆشەوێ بەڵێ وڵا زۆرت خۆشە وڵا زۆر دەست خۆشی شەڵا سەرکەوتووە بی لەبەرەوە هەر کەس کارەکەی خۆی خۆش بێ بێگومان سەرکەوتووە ئینشەڵڵا وایە شتێکی خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردنا وڵا بەسەراتێکی خۆش والله بسراتي خوش أوي من دالان كدين من دالي أفرتاني باشور من دالي جوان زور يعني هي براسي كدين اللي يجوركم أشياء من دالان من هي حزين ليه أو زور بمن خوش حالية كيان بينه بله يعني بيت خوشك اشتكاني توان بله زور باشا خود من عالت هي نا والله سبدنا إن شاء الله خوي قورة من عالت بيه بخشة لبري وش زور حزلة من الله وباسي من الله إن شاء الله خوي قورة بيته بخشة نال نعمته إن شاء الله خوي قورة بيا بهم أو كساني كتشاورن إن شاء الله لقد برسيارو والله ما شوني قد بەشداری بەرنامەیەکت کردووە بوو بیتە خاوەن خەڵات؟ نا والله بەشداری نەکردووە ئێستا من نایڵمە بێ خەڵات بڕۆی لە بەرنامەکەی من باشە؟ خۆش سپاس دەکەم پرسیارێکت لێ یەکەم کام لەمانە خێراترینی گەردوونن لە گەردوونە خێراترینە ڕووناکی فڕۆکەی جەنگی دەنگ ڕووناکی تۆ دەڵێ ڕووناکی چۆن زانی؟ زانیاریت هەبوو پێشووتر بیستە بۆ دیان نا نەمبیستووە بەس هەر دەزانم ڕووناکیە وایە دەست خۆش وەڵامەکە ڕاستە دەستەکانە خۆش بێ وتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن بۆ ئەو خاتوونە جوانە فەرموو خۆش بێ خاتوون خەڵاتی کۆمپانیای گوڵبەرگە بۆ بەڕێزت هیوادارم بەدڵت بێ زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش و خوال لەگەڵ زۆر سپاس کوردان لە هەر جێیەکی جیهان بن بێگومان هەموو کاتێک دەزڕەنگینن و خاوەنتوانای خۆیانن و ئامادەن لەبەر بژێوی ژیانی خۆیان ماڵەکانی خۆیان جێبێڵن چەند دووریش بێت بێنە دەرەوە کارەکانیان بکەن و بتوانن بژێوی ژیانی خۆیان دابین بکەن با بچینە لای بەڕێزێکی تر بزانین کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بن. سڵاو لێبێ؟ سلام لە دادەگیان بەخێر بێ سەر و سەر چاوی من قوربانە بم چاو خۆش بێ ناوی بەڕێزە؟ من ناوم عەباسە عەباس کاک عەباس بەڵێ وەلی کاک عەباس وەلی ئەی خاتون گیان سڵاو لێبێ قوربان چاو خۆش بێ سپاس دەکەم خۆشی قوربانم ناوی تۆ چییە؟ زەینەب خانم بەڵێ زەینەبی حسین زەینەبی حسین زەینەب دایکی سەیوان دایکی سەیوان سەیوانە زۆر خۆشەوە ئەڵی دایکی سەیوان سەیوان بە حادیسەی تەساتف چووە بەخاترەوە بەداخەوە سەر دەرهینەکە نووسی ومە بەخاترەوە بەداخەوە خوای گەورە لی خۆش بێت و جێگەمەکانی بەهشت بێ و ئیشەڵڵا خوای گەورە سەبوری تۆش ناڕەحەتم کرد بۆ ناڕەحەت نابم بەس تۆ ناڕەحەت نەبی من ناڕەحەت نابم ئیشەڵڵا چاومەکە بێت و خۆشحاڵەوە بەساقە بووم یا خوادایم خۆشحاڵ بێ بە قوربانی تۆ بم دایگیان ئەو شتە جوانانە ئەمە ئیشی دەستی خۆتن خۆت ئامادەت کردوون ئەتوانی بۆمان باس بکەی بزانم چیتان هەیە چاوت خۆش بێ یاخوا ئەمە سەوزەی قورمە سەبزی ئێرانیە هینی ڕۆژهەڵاتە تایبەتە میوانێکمان بێ چێ خۆشمان بێدی و خۆشمان بێ ئەوەیە بۆ لێنی بۆ میوانە جەژنی ڕەمەزان ئەرێ ئەمە تایبەتی جەژنی ڕەمەزان ئەو سەوزە قورمە سەبزی لێ ئەمە ڕۆنی حیوانیە خۆمان چاکمان کردووە بەڵێ ئەمە بەرسیلەیە بە ئاوی بەرسیلەکە چاکمان کردووە بۆچی بەکاردێت ئەو بەرسیلێ لەگەڵ چیا بەکاری هێنن لەگەڵ هەرچی خواردنە بەکاری تێرن لەگەر ئاو گۆشتا گۆشتا و خۆتان لەگەڵ مریشکە هەروە وەک تورشیاتە خۆریێ کەسێ زەختی خوێن و شکرە و شی بێ باشە بەزێنێ ئەرێ زۆر باشە ئەمە بیبەر ڕەشە دەنکە کەس هێشتا ورد نەکراوە بەڵێ ئەمە سماقا بدونە لیمەندۆزی و خوێ بەڵێ بە سماقی ڕوتە یعنی هیچ شتێکی تێ نەکراوە ڕوتەرێ وڵا ئەویش دەنکەکەیە دەستان خۆش بێ شتەکانتان ئەمەی کوردەواریە گوێزە ئەمیش هەرین هەورامانی ڕۆژهەڵاتە
ئەمیش ئێمە پیاڵین نارگیل گوێز گوێزی هەندی ئێمە بەڵێ پیاڵین نارگیل بەڵێ ئەی ئەم دۆینە جوانە تۆ خۆت ئامادەت کردووە وڵا دایکم دایکە ئەی لە چی ساغ بێ خۆشی یاخوا قوربانە دایکم بە تەمەنی جەوەدی ئەو ئامادەی کرد من یاخوا نازانم دەستی دوێنێ خۆش بێ دروستکەم بەڵێ ئەمیژە بیبەرە وشکمان کرێتەوە ئەویش کەشکە زۆر چاکە دەستان خۆش بێ وەڵا لەشتان ساغ ئەو بێ دانیژەنە ئەوە باستۆقە هینی ترەیە زۆر چاکە ئێمە لەشتان ساغ هەمووی بێ پیاڵین شەڵ. ئەمیش مەویشە هەر هین ڕۆژهەڵاتە ئەوەش هین لیمۆ هەورامانە بەسرەیە؟ بەڵێ. ئەویش لیمۆ بەسراوە ئەو ڕەشە بەڵێ ئەرێ بەس لیمۆ بەسرە لای ئێمە بچووکە بۆ ئەوەی ئێوە ئاوها گەورەیە ئەمانە هین مەشهەدە نازانم هین ئێرانە لە مەشهەدۆ تێ بەڵێ بەڵێ ئەرێ وەڵا زۆر چاکە لەشتان ساغ بێ ئەی کاکە حاجیگیان لەگەڵ تۆیە کارەکات ڕۆژانە بەڵێ لەگەڵ بەڵێ ئەوە خاتونە خێزانمە بەغەیەک و پێ وای گەورە لێکتان دەکە چەند ساڵە تەواشتان کردووە وەڵا لە ساڵی 62 ئێران و زواجمان کردووە 62 ئێران بەڵێ ساڵە 46 ساڵە ماشەڵڵا یعنی عمرێکە بێت خۆشی قوربانە دڵی نێشاندووی وەڵا ئێشانیە ئێشانیە دی ئەرێ وەڵا بۆ دڵت پێش ئێشاندوو ئینسان لە ئیشا لە کاری ناوی وایە؟ شوکارە هەر پێشتێ ژیان هەموو کاتێ خۆشی نییە و هەموو کاتێ وەڵا ئاشتی هەرێ وەڵا نییە ئافرین ژیانی وایە؟ هەر وایە ئەبێ خۆشی ببینین تەڵخیش ببین تەلخیش ببینین ئەتا ناخۆشی نەبینین تامی خۆشی ناکەین ئارێ وایە؟ وەڵا هەر وایە دروستە یا ئەگەر ڕەبی خوا خۆشی لێتان نەکە. لە دوایە هەر تەڵخیە خۆشیەک هەیە ڕاستە ئارێ وەڵا بێگومان؟ ئەیزێت پەنامان بەخوا دابزانین چۆنە بێت ئینشەڵڵا هەموو کاتە ژیانتان خۆشە بێت ئەوە میمکەزاوی یەکین دایکمان خۆشکە بەڵێ عنی پورزایی یەکەن ئارێ ئەوە وەڵا چۆنە زەواستان کرد عشقایەتی بوو ئەوە منی مناڵی کرماشانم ئەویش مناڵی سنەیە ئێ وەڵا مناڵ سێزدە ساڵم بووە ئێ وەڵا من فرە مناڵ بووم ئەرێ ئەو ڕاندەی سایق و ئەو لە بەڵێ؟ هینۆ بووە لە ماڵان نەبووە مەخالفەت یەکردەکەم بەرهەمێن مناوی دوکاندا منە ئیتر بە خااترەوە دڵم دی ئێشە والله يعني لو كاتانه كأيود إجماع لو كاتانه ئەرێ لەو دڵت کارە لێشە ئەنا فرە کۆمەکمەکە يا خوالە شی یارمەتیم ساغ بێ ولا شی تۆش فرەدا. ساغ بێ ئەرێ. آخر بۆیە ئەڵێ کارمەکە بۆی هیلاک نەبی ئەرێ بەخۆشیێژ ئەرێ وڵا بەخاترێژمە هیلاک هەر ڕۆژێ شاید سەد جار خەزایە خەم لە خۆم بۆ خااترەوە ئیشی زۆرەکە ئەی یا خوا خوا ئەرێ توی وەڵا لێ زۆر نەسێنێ خۆشیم دەوێ ئینشەڵڵا بە خوا خوددا. ئەویش لە تۆ نەسێنێ زۆر خۆشە ئەرێ وەڵا زۆریم خۆش شتێکی خۆشمان بۆ باسکەن هی بینی خۆتان بە خوددا ئەو کاتی نەخۆشیم گەنجی. دەوێ ئەو نەخۆشیم دەوێ یانێ چۆن بڵێم بەڵێ بەم تەمەنە گەیشتوم تایسە کەسێک تر نەبووە یعنی لە حتا خۆشکی خۆمیش وەک ئەم احترام منی نەکردووە ڕاستەکەی ڕەبی ئەرێ خوای وەڵا. گەورە هەر بۆت بهێڵێ ئەرێ بەخوا. دیارە تۆش زۆر دڵت ڕاگرتۆ بۆیە ئەویش ئاو هەیە شکر لەگەڵ بۆ تۆیە. خوا وەڵا باشە لەخوا بەسێ وەڵا باشە قسەکە بۆیان کوردی کرماشان کوردیەکە خۆت قسەکە بۆیان بۆ کرماشانی قسە خۆم کرماشانی فارسی نازانم مەژمە کرماشانی قسە بکەم یانە هالی نێون ئێمە حاڵی نابین هالی نێون ولی تو شاید تۆ خەبەرنگاری بزانی ولی مردمە هەولێر ئێمە فرە زۆر ڕێزیان لێ دەگرین سپاس دەکەم چون مردمە هەولێر ئادەمە لە خوبێگن وایە خوێنگەر خەزەرسە. جی خۆمان خوێنگەر من بەڵێ خیلی خوێنگەر من مردمە هەولێر وایە ئێمە ئەکید زۆر وایە. هاتین زۆر هاتینە ساولێر خەڵکی هەولێر میوان دۆستە ئێمە 100 جار زیاتر هاتین بۆ هەموو فستیڤالەکان هینی سەر شانەدەر هەموو بەڵێ. جێگایك هاتوین بەڵێ هاتینە سەر شانەدەر و هەولێر زیاد شرکت کردیمە یاخوا لە شتان ساغ ئەم فستیڤالانە دەوریان هەیە بۆ ئیشەکەتان بەرەو پێشەوە ئەبە والله سوودی شکر هەیە بعضی وقت خوبه بعضی وقت نه ئەو دەفاتیم بەفرەگەباری بەڵێ. بعد 8 وەرەق و نیم دایم 2-3 وەرەقیاتەوە بەڵێ بعد باقیەکەی زەرەر کردیم قەیناکە زەرەر نییە زەرەر مردنە نا هەر نا تەجروبەیە وایە تەجروبەیە، تەجروبەیە ژیان ئینسان- هەموو کاتێک بە مەسلحەتی ئێمە ناشکێتەوە هەر کارێک بکەین هەموو کاتە شەر نییە ئێمە قازانج بکەین سەرکەوتوو بینتە لەوانێت تۆ لە ڕووی مادیەوە قازانج نەکردوێ بەڵام لە ڕووی ئەرێ. ناوبانگ و ڕکلاماتێکی باشەوە سوودت الان ئەبێ بە پارسی چی بڵێم بفەرمە. اجز کوشش به هر چیز خواهی رسید به هر چیز خواهی کماهی رسید یعنی اگر کسی کوشش کرد و کارێکی شتێکی دەبێ حتما ئەو کارە پێشە بات حتما پێشە بات وایە ئەکید ئەرێ وەڵا. هەر کەسێک ئیشی خۆی خۆش بێ هەوڵی بۆ بات بێگومان ئەرێ وەڵا. لە بەرەکەش یەچنێتە بله اجز سختی گر دلیر سازی دل را کوشش برد از میان هر مشکل را دەستەکانە ئەرێ وەڵا. نه من شێر زۆر دەزانم وەڵا. من شانامەی فردەوسیم هەموو لەبەرە بەڵێ داستانی 1001 شەمە هەمووی لەبەرە ئەی دەستە خۆش باوکی من لە ساڵی 62 ئێرانە هاتن بوامە لە سدا و سیمای کرماشانە کە من بڕۆم هەر شەوە 1 ساعت قسەیان داستانیان بۆ بڵێم لە ڕادیوە
باوکم منی نەدا بە دەوڵەت ڕاستە. وتیان حقوقی پێدەدەین دەرسەکەی بخوێنێ وتی من کوڕ نادەم بە دەوڵەت نەمیدا منیش بەداخەوە نەمتوانێت لەش ساق بێتە من درێژمی هەموو شتێک خێری خۆی مەمنونم لە هەموو هەولێر و لە هەمووتان سپاس دەکەم یا خوا بەخێر بێن سەر و سەر چاو بۆ هەولێر چاوت خۆش بێت ئەمانەیە تاجی سەرێ من هەمووی خەڵکی هەولێر هەمووتان ئێمە نانی ئێوە دەخۆین ناوانی ئەو نانە هی خی گەورەیە خی گەورە ئەتایەکە ئێمە ئیشەکەین ئێوەش ئێوە شتەکان لێخوا لە شتان ساق بێ وایە ڕاستەکەی ئینشەڵڵا خی گەورە بازارتانەیە و سەرکەوتووە بن لە ئیشەکەتانە شکر بۆ خوا پرسیارێکتان لێ بکەم بزانم ئەتوانن ببنە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە باشە پرسیارەکەمان هەتا لی نەدەی زل نابێت هەرتا دینەدەی زل نابێ هەرتا دینەدەی ئاقل نابێ پرسیارەکە بگۆڕین ئێ باشە پرسیارێکتان لێکم بزانم دەتوان ببنە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە کۆماری مەهاباد ساڵی چەند دامەزرا نازانی بزانم ئاغا دەزانێت منیش نازانم نازانی نەوەڵا ئێمە خوێندەواریمان کەمە ئەوێت سوالێکمان لێ بکەی بتوانین جواب بدەینەوە 1946 دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە دەستان خۆش بێ خەڵاتێکمان بنێ بۆ خاتونجان وەڵامەکەی زانی فەرموو ئەوە خەڵاتی حەمەمارکەیە بۆ بەڕێستان هیوادارم بەدڵتان بێ زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم مامەگان سپاس بۆ زۆر مەمنونی لە هەمووتان بە قوربان لەش ئێوەی زەحمەتێکش ئینشەڵڵا سەرکەوتوو بن بە قوربان لەش سپاس دەکەم کاتێکی خۆش و خواتان لەگەڵ سپاس دیانەکەم خۆشبی بە قوربان زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر مەمنون دەستان خۆش وای بێن و شێ قوربانم دەستان خۆش بێ زۆر سپاس کاتێکی خۆش و خواتان لەگەڵ قوربانم زۆر بەڕێزن بۆ زۆر سپاس خواتان لەگەڵ بێ زۆر سپاس سپاس بە قوربان سڵاو لێبێ باشی باشی حواڵ سپاس نای بەڕێزێ محەممەد کاک محەممەد بەچیەوە سەرقاڵی ئەخوێنیتە لەبێ بەڵێ لە ش ساغوێ لە چ پۆلێکی پۆلینۆ پۆلینۆیت بەڵێ ئەم ساڵ بەکەلۆریشتان هەیە بەڵێ ئەم ساڵ بەکەلۆریە ئینشاڵڵا ئینشاڵڵا خۆت بۆ ئامادە کردووە وەڵی تاکید نیم تاکیدنی ئەرێەوە هەوڵ بەڵێ ئێستەوە بێ هەوڵ ئینشاڵڵا. وایە ئینشاڵڵا ئینشاڵڵا. نەتیجەیەکی باش بەدەستەهێنێ سپاس زیاتر لە چ بوارێکە زیرەکی حەزە لە چ والله بوارێکە لا علمي لە ئیلمی بە تەماشی دوای سێ بچیتە ئیلمی دوای إن شاء الله. پۆلینۆ ان شاء الله ئینشاءالله لە فیزیا زیرەکی لە بیرکاریە زیرەکی زۆر باشە لە شە ساخ بێت چۆنە هاتووی بۆ ئێرە والله هاتين نزوج وەگرین لەگە برادران لەگەڵ برادەرەکان شەوانە دێنە دەرەوە هەموو شەوێکیان بەس ئەم شەو هاتوو ناوەڵە پێشەمان زۆری لەبەر خوێندنەوە شتانە دەیقەل بە ساخوێ خوا ڕۆژانە خوێنی لە ماڵەوەیە بەڵێ زۆر گرنگی بە خوێندن ئەدەی والله زۆر نا ئەربای خۆ دەقین بای خۆ ئاواتە چیە تێ بگەی بەچی لە داهاتوە ببیت بەچی ما زۆر دەورەمەند بووم زۆر دەوڵ بەڵێ بۆ دەوڵەمەندیە خوێنی دەورەمەندی هەموو شتێک هەموو عالم بەجێت دەکاو تۆواڵێ بەڵێ. ئەگەر پارەت هەبێ هەموو کەسێ بە قسەتەکە هەموو شت پێ دەگرین من مەبەستم لەوە بوو ئەتەوێت بخوێنی ببیت بەچی لە داهاتوە یعنی ببی بە مامۆستا ببی بە لیوە دکتۆر لیوە لیوە بەڵێ حەز لە سەربازی سەربازیە ببیتە پۆلیس یان لیوە لیوە ئەزانم یعنی لە سەر بە پۆلیس بێ بەڵێ زۆر باشە. گەورە بوو گەورە بی حەز لە ناوبانگە ئەو نەی من لێت تێگەشتم قسەم لەگەڵ کردی حەز لە ناوبانگ و دەوڵەمەنی و ئەوانێ وایە بەڵێ. شەڵا خوا چی باشە بەوەت ئەگەیەنێ شەرت نییە هەموو کاتێ دەوڵەمەنی باش بێ بەڵێ. لەش ساغ بێ سپاس. ئەوە گەورەترین دەوڵەمەنیە سپاس. وایە بەڵێ باشە پرسیارێک لە یەکەم بەڵێ. هیوادارم ببیتە خاوەن خەڵات ئینشاءالله. هەتا لی نەدەی زل نابێ بەڵێ هەتا لی نەدەی زل نابێ هەتا لی نەدەی گەورە نابێ بە واتایش ئەوترێ هەتا لی نەدەی گەورە نابێ هەویر هەویر بەڵێ ئێ یعنی چی نزیک بوویتەتەوە تا لێی نەدەی گەورە نابێ بەڵێ بایر هەویر و شت ئێ باشە بەس یعنی نزیکت کردوتەوە بەس وەڵامەکەت پێنەوتم نزیکت کردوتەوە هەر لەو شتانەیە بەڵێ هەتا لی نەدەی گەورە نابێ
هەتالینە دەی گەورە نابێ بەڵێ هەتالینە دەی گەورە نابێ ئاسانکاری نیە ناڵم نزیکە لە هەویرەوە لە هەویر چی دروست دەکرێت؟ هەویرەکە کرێ بە چی؟ نان نا پێشەوەی بکرێ بە نان دەکرێتە هەویر خۆی هەویرە چی کرێتە هەویر؟ پێشەوەی بکرێتە نان خۆی هەویرە ئەنجا ئەکرێتە چی؟ دەکەین هەویر دوای هەر دەدەن ناو تەندوری دوای دەکەن ناو تەندور نا پێش ئەوەی بکرێتە تەندور پێش ئەوەی بکرێتە نان ئەکرێتە چی؟ هەویرەکە چی لێەکەین؟ پاین دەکەیەوە گەورە دەکەین هەویرەکە ئەشێلین بەڵێ دوای یەکەین بە چی؟ نان پێش ئەوەی بکرێ بە نان ئەو پێش دەڵێنەوە بۆ نایزانی تەواو دەستە خۆش بێ خۆیت دەستە خۆش بێ خەڵاتێکم پێ بن خەڵاتێکم پێ بن وەڵامەکەی ڕاست بوو ئەو کاکەیە کاک مەحەمەد فەرموو ئەوە خەڵاتی کۆمپانیای گوڵبەرگە دەستە خۆش بێ خۆشحاڵ بێ سوپاس دەکەم شتێکی خۆشمان بۆ باز ناکەی بەسەر هادێکی خۆش نوکتەیەک قورآن لەو دەمەی نا باشە سوپاس بۆ بەشداریت کاتێکی خۆش خوارد لەگەڵ زۆر سڵاو لێبێ سڵاو لە تۆی بەڕێزی شەو کاتتان باش ناوی بەڕێزە ئەرکان کاگەرکان ئەو گوڵە جوانە ناوی چییە؟ ناوی یاران یاران خان چۆنی؟ بڵێ باشم دەی بۆ قسە ناکەی نازی شەکە نازانی؟ ناو چییە؟ قەینا نازمان بۆکە یاران خان تەمەنی چەنە یارانە گۆڵ؟ یاران 3 ساڵ و نیوە تەمەن درێژ بێ ئیشەڵڵا هەر ئەو دوو مناڵەتان هەیە؟ بەڵێ تەمەن درێژ بێ ئیشەڵڵا بەس نیم بەسە ئەلحەمدولیلا الحەمدوللا بۆ خدای گەورە ئەم ڕۆژگار تەمەندریشیان بکە. ئامین ئیشەڵڵا بتوانین دوو مناڵی جوان ڕێک و پێک پەروەردە بکەین باشترە وەک لەوەی 5-6 مناڵ بێت و کە نەتوانین پەروەردەیان بکەین بەڕاستی لەم ڕۆژە بەخێوکردن ئاسانە بەڵام پەروەردەکردن قورسە بەدنیاییەوە ڕاستەکەی نەخشە بێ لە هەموو ئەوانەی کەنیانە و ئەوانەی هەیەە ساڵح و ساڵحە بن ئینشاڵڵا تەمەندریان بەداک و باب گەورە بن ئامین ئیشەڵڵا بەچیەوە سەرقاڵی کاگەرکان ڕۆژانە دەوامی حکومی بێە فەرمانبەرم لەش ساق بێ سپاس بەڕێز لە مانگی ڕەمەزانە داوامکردن چۆنە کەم کراوەتەوە بۆتان داوام کەم کراوەتەوە بەس خەوەکە خەوەکە هەڵازمان لێنایەنێ کێشەی خەومانەیە سەبەبەکەی وێ پارشەوان هەڵەستین ئەلحەمدولیلا خۆشە مانگێکی خۆشە بە ڕۆژبوونیش ماندبوونی تیا بێت بەم کواترەکەی زیاتر ئینشاءڵڵا ئەلحەمدولیلا ئینشاءڵڵا وا بێت لەگەڵ ئەم جوانەیە چۆنیت حەزت لێتی بیتە دەرەیە ئاوها بۆ فیستیڤاڵ و کۆبوونەوە و ئەوانە وەک دەزانین ئەو جۆرە فیستیڤاڵانە لە هەموو بۆنەکاندا هەیە وەکو سەری ساڵە یان نەورۆزە یان جەژنەکانە و هیوادارم بەردەوام بێت لە هەموو شوێنێکدا هەبێت ینی بۆ خێزانەکان ینی جەوگۆڕینێکە بە هیوام لە هەموو شوێنێکدا هەبێت ئێمەش بەو هیوایەک ئینشاءڵڵا هەر لە خۆشییا بن هەموو کاتێ با پرسیارێکی لێکم بزانم دەتوانین ببیتە خاوەن خەڵات کاگەرکان پرسیارەکەمان ئاەتی کورسی ئاەت الکورسی ئاەتی چەندە لە سوورەتی بەقەرە بەڵێ ئاسانکاریت بۆکەم لەبەر خاتری یاران خان و ئەو گوڵە جوانە دەزانم لە سوڕەتی بەقەڕەیە و ئیتر لەبەرمانە بەڵام جاری وا هەیە زۆر دیقەت نایتە سەر ژمارەی ئاەتەکە باشە اختیار تێمێ 255 245 265 255 245 265 پێم وایە 45 نابی گۆڕە 55 هەواوە دەستە خۆش بێ وەڵامەکە زانی خەڵاتێکمان بنێ بۆ کاک ئەرکانی بەڕێز لەگەڵ یارانخانی گوڵ ئەو کاکە جوانە ناوی چی بۆ؟ ئەرکان ڕێکان نا ئەرکان تۆ ئەرکان تۆ کاک ئەرکانی بەڵام ئەو کوڕە جوانە ناوی چییە؟ لە خۆی بپرسە ناوت چییە؟ کێ؟ باران لە ڕۆژێکا لەدایک وەکە باران باریوە وا ناوتان ناوە باران لە مانجی تەموزە لەدایک بە مانجی عەوت
بەس ئەوە باران بۆشمان کردی یاران ناوەکەمان پێ جوان بوو ناوێکی کوردی بوو تەمەندرێژ بن ئیشەڵا ناوەکانیان زۆر خۆشە بە معنایە تەمەندرێژ بن ئیشەڵا شوت کردویان ئەگەر شوت کردو نەخشە بێت سپاس دەکەم بەڵێ لەخوا بەزیار بێ زەواجم کرد و مناڵیشم هەیە تەمەندرێژ بە بابە گەورە بن قوربان خەڵاتەکەمان بێنێ بە ئێوەش کاگەکان ئەزیەتتان کێشە سپاس دەکەم ئەوە خەڵاتی حەمەمارکەیە بۆ بەڕێستان هیوادارم بەدڵتان بێ زۆر خۆشحاڵ ئێوەش ئەزیەتتان کێشە بەسەراتی خۆشە بۆ باز نەکردم خۆشبی بە خۆڵا شتێکی خۆشمان بۆ باسکە ڕەمەزانە بابۆ دوای ڕەمەزان دەیان لە فیستیڤاڵێکی تر بۆ باسکە بابۆ دوای ڕەمەزان ئینشاءڵڵا ناڵێ بابە قسە بکە بەڵێ بۆ تۆ دەستان خۆش بێ دە باشە دەم لە I love you خۆشن دادی لەبیۆ قەیداکە هەمووتان لە ماڵەوە دەڵێ بابە بەس ئەتو لەبیۆ بەس تۆ لەبی بەس ئەگەر لە دایکی تووڕە بێت ئەگەر لە نیشت ئەڵێ تاکە خۆشەویستی کچ باوکێتی هەروایە هی باوکیش بەدڵنیایەوە هەستی باوکاتی بۆ کچ فەرقی هەیە لەگەڵ کوڕەوەیە بەدڵنیایەوە مەکر و ناسیان زیاترە خۆیان خۆشەویستتر دەکەن زیاتر لە کوڕەکە تەمەندرێژ بن هەر بەناسی خۆتان گەورە بن ئینشەڵڵا کاتێکی خۆش خوا لەگەڵ زۆر سپاس خۆشحاڵ بن سپاس دەکەم باشی کاکە ئەحواڵە ناوی بەڕێزە هەرێم کاک هەرێم بە چیەوە سەرقاڵی کاک هەرێم گیان وەڵی ئیشی ڕۆژانە سناعە سناعە بەڵێ سیارەشت چاکەیتەوە بەڵێ ئەی قەت هەبووە سیارەی کەسێک بێنێ بۆ نمونە مشکلەیەکی بێتەوە مشکلەیەکی دریشی بۆ دروستکەی حتما شتیوا زۆر ڕوودەدا ئەڵێ بۆ ڕیشم جڵ سمێڵیشم نازانی کنەمە لەشتا ساق بێ جا ئەڵێن قۆڵیش لێکەنەوە ئەلێرەیە ناوەڵا ئیمە لێرەیە والله مەجای ئەوەی ئەڵۆ کە دەستبی حەکەی پێوە بکەوە دەستان خۆش بێ لەشتان ساق بێ چۆنە هاتوون بۆ ئێرە وەڵی فیستیڤالەش خۆشەویستی شەوی ڕەمەزانە و هاتینەوە لەگە ماڵەوە لەشتان ساق بێ هەموو شەیەک دێنە دەرێ بەخوای ئیفتار و دوای ئفتاران دوای تەڕاویعان زۆر جار دێنێ دەرێ دەی هەر لە خۆشییا بن لەشتان ساق بێ ئینشەڵڵا شتێکی خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردن ڕوویدا بێ کە بیری بکەوێتەوە پێ هەموو کاتێ بیر دەکەوێتەوە پێیەکەنی پێی چی خۆش ڕوویداوە وەڵی شتی خۆش زۆر ڕوویداوە بەس لەو دەمەی لەوانە هیچ وەبیر نایەتەوە والله ناوەڵا لە شتێکی خۆشمان بۆ باسکە باسی سیارەمان بۆ بکە باسی وەستامان بۆ بکە وەڵی ئەو ساڵ ئەمن براکەم ئەم نیشتمە سیارەش دەگرێژی سیارەشی دەگەن ئەمن تایەکەم بەستا بووە برایشم ئەبراکەت کەم لە دوو تایەکەت کە دەگەڕا گۆتمە لە چ دەگەڕێ نەمزانین تایەکەت کەم لە بە سیارەدانە ئی سیارە کابرام لەوی بەستا بوو لەگۆ سیارە گۆتم ئەمش گوتمە سەعی کاکە و چاتێ سێ تایەک پێوە بووە دەستان خۆش بێ لەشتان ساق بێ لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی باش یعنی باشێ قەت بەشداری بەرنامەیەکە کردووە ببیتە خاوەن خەڵاتیایە بەڵێ بەڵێ باش ینی شانسە هەیە ماشەڵڵا باش باشە ئیشەڵڵا لای ئێمە شەروا بێ بۆ شێوەیە بێ پرسیارەکەمان ئەوەیە هەتا سەرنخونینەکەی پڕ نابێ هەتا سەرنخونی نەکەی پڕ نابێ هەتا سەرنخونینەکەی پڕ نابێ ئەوەی نازەم شتێک بڵێ ئاسانکەنی پرسیارەکە بۆ بگۆڕم کلااونیا تۆ دەڵی کلاوە وەڵی لەوانەیە تا سەرنخونیەکەی پڕناوی دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان پێ بدەن دەست خۆش فەرموو ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزێ هیوادارم بەدڵ بێ زۆر زۆر خۆشحاڵ بووم کاتێک خۆش و خوا لەگەڵ سپاس زۆر سپاس دەستان خۆش بێت سەرچاوان باشی زۆر سپاس ناوی بەڕێزێ محەممەد کاک محەممەد ئەو خاتونە جوانە سڵاو لێبێ ساوی گولدا گوڵدا گولدا گوڵدا ئەو ناوە خۆشە چییە؟ یعنی گوڵدا یعنی گوڵیدا بەڵێ ماشەڵڵا خۆی ئەڵێ گوڵە ساوی تەمەندرێژ بیش شەڵا و خاتونە جوانە سڵاو لێبێ باشی ناوی بەڕێزێ ڕۆنیدا
ڕۆنیدا ئەو ناوە خۆشانە چییە؟ یەکەم جار ناوی ڕۆژاواییە کوردانی ڕۆژئاوا خوا بەخێر بن سەر و سەرچاو لە هەولێر دەژین یان بە سەردانی هاتووە لە هەولێر دەژین ئەوە 12 ساڵ باشە هەولێرتان پێ خۆشە هەولێر زۆر خۆشە الحەمدولێ کوردستان هەمووی لە کوردان خۆشە وایە ڕاستە کوردستان هەموو کاتێ ئاوادان بێ ئینشەڵڵا ئینشەڵڵا خۆشبی بە قوربان چ کارێک دەکەی بە چیەوە سەرقاڵی چۆن یانی شغلی تۆ چییە؟ ئەمن ئێستا هێشتا نو تەخەرج بوومە لە بەشی ڕاگەیاندن لە بەشی ڕاگەیاندن تازە تەواوت کردووە بە تەمایت کار بکەیت؟ ئینشەڵڵا ئینشەڵڵا حەزت لێیە ئیشی رادیۆ بکەی ئیشی تەلەڤیزیۆن ئیشی تەلەڤیزیۆنم کردیە بەڵێ پێش ئێستا لە کەناڵی جیهان بەڵێ ناوزانکۆ ئەوجا حەزم لە ئیشی تەلەڤیزیۆن ئیشی تەلەڤیزیۆن خۆشە بەڵام ئەبێ بوێریت هەبێ وایە تۆ ڕاگەیاندن تەواو کردووە و ئەبێ شارەزابی ئەکید نابێ گەشت بە قسەی کەس بیت طبعا زۆر باشە لە شستاغ بێ ئەی کاک محەممەد چی تاوا کردووە ئەمن مهندسی نەوتم مهندسی نەوتی لەو بوارەشا کار دەکەی بەڵێ خۆت حەز لەو بوارە بۆ هەڵت بژار ئەرێ وەڵا و کاتە حەزم لە هەندەسەی نەوت بووم بەڵێ ئەرێ وەڵا 2014 دەستم پێ کرد 2019 تەواوم کرد لە شستاغ بێ زۆر سپاس ئەی خاتون وەڵا خاتون تازە لە ئەڵمانیا هاتی وەڵا تازە لە ئەڵمانیا هاتێتەوە هیچ کارێک ناکات وەڵا دەست بە زانکۆ بکە زانکۆ دەخوێنی زانکۆ دەخوێنێ لە شیستاغ بێ ئەی لەگەڵ خواردن ئامادەکردنا چۆنە خواردنی خۆشە بۆ ئامادە زۆر خۆشە وەڵا چیت بۆ دروست دەکات وەڵا هەموو شت ئێوە ئێستا بینەرانی ئازیز ئەڵێن بۆچی مایکەکە نابە خۆی قسەکە خاتون ئەڵە کوردی زۆر باش نییە بۆیە لەگەڵ خۆی کوردی کورمانجی دەزانێت بەڵێ کورمانجیەکەی باشترە وەک لە سۆرانیەکەی بۆیە زیاتر لە کاکە دەپرسم ئەو ئێستا یەکسەر بۆمان ئەنووسن ئەڵێ بۆچی مایکەکە نایە بە خۆی قسە بکات نەمبێردەکەی ئەپرسێت بۆیە من خۆم پێشتر ڕوونکردنەوەمدا شتێکی خۆشم بۆ باسکەن لەگەڵ خاتون گیانە وەڵا ژیان هەمووی لەگەڵ گوڵدا خۆشە ژیان لەگەڵ گوڵدایە پڕێتی لە گوڵ دەمەندرێژ بن ئینشەڵڵا چەند ساڵە زەواجتان کردووە؟ وەڵا تازە ئەوە هێشتا نەبووی مانگێک نەبووەتە مانگێک یعنی تازە بوو کوزاوات یاخوا بەختەوەر بن زۆرم پێ خۆشە ماشەڵڵاڵی گوڵن هەردووکتان ئینشەڵڵا بەختەوەرە بن ئەبنە دایکی کچی جوان کوڕی جوان ئینشەڵڵا لەگەڵ پرسیار و وەڵام با چۆنن؟ وەڵا کا با پرسیارکەم ئای تۆ؟ باشە پرسیارتان لێکم بەسی چی خۆشم پێشکەش ناکەن؟ چۆن یانی؟ بەسەراتێکی خۆش نوکتەیەکی خۆش نوکتە؟ دەنگتان خۆش نییە بۆ گۆرانی کوردانی ڕۆژئاوا دەنگیان زۆر خۆشە دەنگێمانە خۆشە دەنگی تۆش خۆش نییە؟ خۆش نییە ئەی گوڵداگیان تۆ لە ئەڵمانیا هاتوویتەتەوە گۆرانێکی ئەڵمانیمان بۆ بڵێ سترانێک ئەڵمانی گۆرانی نادەتوانێت جملەیەک بە ئەڵمانی ریسالەیەک بە ئەڵمانی شتێک بە هاوسەرەکەت بڵێ چ شتێکی پێ ئەڵێیت؟ Erbil ist ein sehr schönes Stadt und ich hoffe, dass es alles Kurdistan so bleibt, in Sicherheit und so schön und dass sie sich immer mehr und schön entwickelt. نازانم وەڵام کوردستان ئینشەڵڵا هەرتم خۆش ببینە و خۆشتر ببە ئینشەڵڵا و ئەربیلژی ینی مەنتیقا خۆشە مدینە خۆشە ئینشەڵڵا هەولێری پایتەخت باشە پرسیارێکتان لێ یەکەم بزانم دەتوانن ببنە خاوەن خەڵات پرسیارەکەمان ناوی شوێنێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە بانە کۆتایی بێت ناوی شوێنەکە بانە بانە؟ بەڵێ دەزانی؟ ماشەڵڵا کچمان زیرەکە باسی دەڵێ خاتون؟ شنگلبانە شنگلبانە ئەو پرسیارەکە دبینی؟ کاخەزی پێش ئێستا ئەوەم دیت بەس ئەمە نەبینی؟ باشە دەست خۆش بێ زۆرم پێ خۆش بوو کە بوونە خاوەن خەڵات وەڵامەکەت ڕاستە خەڵاتێکمان بەنێ بۆ خاتون گیان دەست خۆش ئەمە خەڵاتێکیان بۆ بەڕێزت خەڵاتێکشیان بۆ ئەم خێزانە جوانە هیوادارم هەموو کاتێ بەختەوەر بن تەمەندرێژ بن ئینشەڵڵا زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاستان دەکەم زۆر سپاس دەستان خۆش بێ ئازیزانی بەرنامەی مایکە سوورەکە بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوایان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت
و دەمەوێت لە کۆتاییە سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم سەلسەبیل بۆ دابینکردنی جلوبەرگی من هەروەها کاک ئەسعەد خەیات کە ئەرکی دوورینەکەی گرتوتە ئەستۆ دەست و چاوی خۆش پێیاخوا هەروەها دەمەوێت سوپاسی سپۆنسەری خەڵاتەکانمان بکەم کە بۆ بەرنامەی مایکە سوورەکە دابینیان کردووە حەمە مارکە و هەروەها کۆمپانیای گوڵبەرگ دەست و چاویان خۆش بێ تا بەرنامەیەکی تری مایکە سوورەکە بەخواتانە سپێرم هەر شاد و بەختەوەر بن و خواتانە دەڵێ